مسلمانانی مدینە هەواڵی کۆچکردنەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پێگەیشت بوو کە لەگەڵ ئەبوبەکری سیدیق تەشریفیان بەرەو مدینە هێناوە. زۆر بە عەزرەتەوە زۆر بە شەیداوە چاوەڕوانی گەیشتنی پێغەمبەری نازداریان نەکرد عەلەیهی سەڵات وەسەلام. شەیدای بینینی بووبوون. هەموو ڕۆژێک لە بەیانیەوە تا ئەو کاتێک قرچەی گەرما تونترە بوو ئەچوونە سەر ڕێگاکانی مەککە تا ڕۆژی دووشەمەی هەشتەمی ڕەبیع الئەوەل بەرامبەر بە 29 یعنی 20 سپتەمبەری 622 زاینی گەیشتنە قیبا کە لە باشووری مەدینەیە و لێەوە دەرکەوتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیبا 3 ڕۆژ لە میوانداری بەنو عەمری کوڕی عەوف مایەوە. هەر لە قیبا یەکەمین مزگەوتی لەسەر بناغی تەقوا و دینداری ئیسلام دروست کرد. اینجا ڕۆژی هەینی بەرەو مەدینە کەوتە ڕێ لە ڕێگا نوێژەکەی کرد کە تەشریفی بردە شاری مەدینە بەسەر حشتەکەیەوە بوو. خەڵکەکە هەریەکەیان جڵەوی حشتەکەی بۆ لای خۆی ڕاکێشا تا بە میواندارەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزدارتر بێ. ئەویش پێیە فەرموون لێی گەڕێن خۆی فەرمانی پێکراوە تا لەو شوێنەدا وەستا کە کرایە مزگەوت و تا ئێستاش هەر بە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناسراوە. بۆ خۆشی تا مزگەوتەکە تەواو بوو ماڵ لە دەوروبەری دروستکران لە ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری لایدا بوو. پاشان زەیدی کوڕی حارسە و ئەبوو ڕافعی نارد بۆ مەککە تا باقی ئەندامانی خێزانەکەی بۆ بهێنن بۆ مەدینە. عەبدوڵای کوڕی ئەبوبەکری سیدیقیش خێزانەکەی خۆیانی بۆ سەیدنا ئەبوبەکری باوکی هێنا. عائیشەشیان لەگەڵا بوو کە پێش هیجرەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مارەی کردبوو. ئەڵێن کە ئەهلی مەدینە هەموو کە هاتبوونە پێشوازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەم سرودە بەناوبانگە پێشوازیان لێکردن. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع. طلع البدر علينا يعني مانجي تشوار دوا اليمان ودركود من ثنيات الوداع ناوتشيك لو شونو كتشريفي ليو هنا ولو شونو مانجي تشوار دمان لها الهات خوشي لخومان وپێویستە بێ وەجەبە الشکر علينا پێویستە لەسەرمان کە سوپاس گوزاری خوای پەروەردگار بین ما دعا لله داع مادام لەسەر زەمینە کەسێ بمێنە ئەم بانگەوازە خوایە بڵاو کاتەوە. ئەیها المەبعوث فینا ئەی ئەو کەسەی کە بۆ ئێمە نێرراوی و لەناو خۆمانەوە هەڵقوڵاوی جئت بالأمر المطاع بەو فەرمانەوە هاتووی کە حتمەن جێبەجێ ئەکرێ و ملکەچی بۆ دەرەبڕێ و گوێڕایەڵی ئەکرێ. هەرچەندە هەندێک زانای وەکو ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ لە زاد المەعادەکەیە فەرمێ ئەم سرودەی کاتی گەڕانەوەی لە غەزای تەبوک بۆ وترا بوو چونکە لە ثەنیەت الوداعەوە تەشریفی هێنابوو بۆ ناو مەدینە. بەڵام بە هەر حاڵەوە شێکە بکەوێتە ژێر تەحقیقاتێکی تر و زیاتر ساغ بکرێتەوە. بە هەر حاڵە مەش بەشێکی تر بوو لە هیجرەتی پاکی پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام کە سەرجەم تاریخی مرۆڤایەتی هەموو پێگۆڕی لەو حاڵەتە ئیستیضعافیەوە کە لە مەککە هەیان بوو کە نەیانەتوانی بەرگری لە خۆشیان بکەن دوای ئەوەی کە تاک و کۆی مسلمان دروست بوو لەسەر قەناعەت بەم وەحیە خوایە و بە پێغەمبەرەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هاتنە قۆناغی مەدینە و قۆناغی پێکەوەنانی کۆمەڵگەیەکی مسلمان و دروستبوونی دەوڵەتی ئیسلامی لە مەدینە کە ئیتر بەشێکی زۆری لە مێژووی مرۆڤایەتی گۆڕی و هەتا ڕۆژی قیامەتیش بەو گۆڕانکاریە بەردەوامە بێ. خوای پەروەردگار ئێمەش ئێوەش بخاتە ڕیزی ئەو کەسانش کە بەشدارن لەو گۆڕانکاریە ڕیشەیەی کە لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە دروستە بێ لە کوفرەوە بەرەو ئیمانە هێنرێن لە تاریکیەوە بەرەو نوری ئیسلام. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.